الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، ونشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها، وعلى آله وصحبه وسلم تسليما، والحمد لله رب العالمين. دعاء سلام ولطف ورحمة وقوري إخوة لسري باشترين مخلوق كحضرت رسول الله صلى الله عليه وسلم ولسر آل و یاران و شوێنکەوتوانی و هەتا ڕۆژی قیامەت ئیمانداران خوای پەروەردگار بە چای و لوتف و ڕەحمەتەوە تەماشامان بکات، قەڵەمی عەفو بکێشە بە ملی خەتا و تاوانەکانمانە. خوای گەورە هەموو لایەکمان عاقبەت خەیری دنیا و قیامەت بفەرموێ، لە شەڕی نەفس و شەیتانی مەلعون، لە فیتنە و فەسادی آخر زەمان، لە بەڵا و موسیبەت و نەخۆشینی خراو. خوای گەورە هەموو لایەکمان پارێزێ ئینشاءالله. پیرۆزبایی جەشنی قوربان لە تەواوی مسلمانانی سەر ئەرز عەرز دەکەین ئینشاءالله، چونکە جەشنی قوربان سێ ڕۆژ دوای جەژن هەر جەژنە، ئێژن پێ ئەیام و تەشریق گەورەترین ڕۆژەلێکە کە خوای گەورە لەسەر ئەرزا ڕێز و ئیحترامی لێ نیاوە ڕۆژی جەژنی قوربان، و سێ ڕۆژ دوای جەژن ئێژن پێ ئەیام و تەشریق، و ئەو چوار ڕۆژە بە جەژنی قوربان قەڵەمدا ئەکرێت، و لەو چوار ڕۆژەوە قوربانیکردن دروستە. ئینشاءالله خوای گەورە لەم کات و ساتەوە و لەم گرانیا کە ها لە ناوی مسلمانانە، ئەو مسلمانانەی کە لە ماڵی خۆیان گوزەریان و لەم کاتی گرانیا قوربانیان کرد و فەقیر و فوقەرایان بێبەش نەکرد و بەشداریان کرد لە فەقیرەکان، خوای گەورە بیکا بە شرای ڕۆشنی قیامەتیان و بێ بە باعیسی ئاسان عبورکردن لە پردی سراتە، و بێ بە باعیسی ئەوەی لە ڕۆژی قیامەتە لە پاڵی پێغەمبەران صلی الله عليه وسلم خوا حەشریان کە، وەخوای گەورە حەجی حاجیەکان ئەو حاجیانەی کە لە سەحرای عەرەفاتە تکایان کرد بۆ ئێمە، ئینشاءالله خوا حەجیان لێ قبول کات، و خوای گەورە دوعای ئەوان بۆ ئێمە قبول کات و دوعای ئێمەش بۆ ئەوان قبول کات ئینشاءالله مسلمانەکان. خوا بیکا بەمایەی خێر و بەرەکەت و ڕەحمەت. دوو جمعە سێ جمعە بەر لەم جمعە من بەحسی خەواسی گەورەی بەعزێ لە سوورەکانی قورئان عەرز کردن لەبەر هاتنی ئەیامی زیلحەجە و جەژنی قوربان خستمانە، دواتر ئیدامەی خوتبەکەمانە ئینشاءالله ئەم جمعە بە یارمەتی خوای پەروەردگار بەحسی گەورەی سوورەی فاتیحەتان عەرزەکەین، سوورەی ئەلحەمد، کە بزانین ئەم سوورە چەندێ گەورەز لە قورئانە و چەندێ خوا ڕێز و حورمەتی لەم سوورە ناوە، و هەموو کەسێک ها خوێنەوار و نەخوێنەوار ئەتوانی ئەم سوورە بخوێنێت، و ئەم سوورە سوورەیەکی زۆر مبارەک و بەڕێزە. گەورەی و بەرەکەت و ڕەحمەتی ئەم سوورە لە زوانی پێغەمبەرگیان و صلی الله عليه وسلم دەرخێن بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی: أعوذ بالله من الشيطان الرجيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. خوا فەرمی ئەم قورئانە کە ئێمە ڕەوانەمان کرد و نازڵمان کردووە، خوا فەرمی شیفاز ڕەحمەتە بۆ ئەهلی ئیمان و بۆ ئینسانێلی زاڵم و ستەمکاریش خەسارەتە و بەوبەختیە و زیانە. پس کەسێک کە ئەهلی ئیمان بوو قورئانەوێ بە ڕەحمەت بووی، و کەسێک ئەهلی ئیمان نە و پشتی کرد لە قورئانە و قورئانەوێ بە عەزاب و نەکبەتی بۆ ئەو ئینسانانە خوا پەنامان بدەی. یەکێ لەو سوورانە سوورەی ئەلحەمدە، سوورەی فاتیحەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ وەختارێ خوای تەبارەک و تەعالا سوورەی فاتیحەی نازڵ کرد لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، شەیتانی مەلعون سێ جار لە داخ و خفەتا نەعرەیەکی کرد و هاوارێکی بەرز و ناشرینی لێ ڕاز بووە، هاوارێکی وەها لە هەموو کاتێک بەهێزتر بوو، چونکە ئەیزانی ئەم سوورەتە
كخوا لسر بيغمري نازل كردو صلى الله عليه وسلم كراوة بيكل الركنكاني نويج يكل أركاني نويجي إما سورة الحمد تواجر لنا نويج سورة الحمد لله بربشتو نيخويني نويجك باطلة بويا هاواركي وهاي كروتي نويجي أمتي بيغمر صلى الله عليه وسلم بسورة الحمد عمزري وخوال برخاتري سورة الحمد رحميان بيكا بو أوا مسلمان كان ككاتي أي خوينن خواي قورة بشاوي لطف الرحمة وتماشايا نكات وخواي قورة بشاوي بزيو مهرباني وتماشايا أو كسانكا وسورة الحمد خوينن شيطان زورنا الرحات بو زور بويا إمامي غزالي الرزاو رحمتي خواي لسروي شيخي ابن حجر إمامي ابن حجر رزاو رحمتي خواي لسروي فرمويتي سورة فاتحة سورة فاتحة لسورة بقرة قورتره سورة بقرة 286 آية أفرمي پاداشی خوێندنی سورة فاتحة أو حفظ آية بچووکە لە پاداشی خوێندنی سورة بقرة کە 286 آية گەورەترە ئەگەرچی سورة بقرة 2 جزء و نیمی قورئانە 2 جزء و نیمی قورئانە بەڵام سورة فاتحة لبر أول چونکە ها لە سەرەتای قورئانۆ ئەفەرمێ لە سورة بقرەش گەورەترە هەر کەسێک ئەفەرمێ سێ کەڕە و سورة الحمد بخوێنێت و ئەفەرمێ وەسە 10 جزء قورئانی خوێندوێتەوە ئەو نە سورة الحمد گەورەیە ئیمامی غەزالیش ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەروێ فەرموویەتی هەر کەسێک بەیانیان 25 کەڕە و سورة الحمد خوێنێ دوای نوێژی سوح دوای نوێژی نیوەڕۆ 25 کەڕە بیخوێنێ دوای نوێژی عەسر 25 کەڕە بیخوێنێ دوای نوێژی مەغریب و 10 کەڕە بیخوێنێ دوای نوێژی عیشا 15 کەڕە بیخوێنێ ئەمە ئەکاتە 100 جار ئەکا 100 کەڕەت ئەفەرمێ گەلێ ئەسراری عەجایب لەم 100 جار خوێندنی سورەی فاتحە باس کراوە گەلێ سوودی تایە بۆ دین و دنیای ئینسان جا لەبەر ئەوەیە کە جارێک سورەی فاتحە لە سورەی بەقەرە گەورەترە ئەمە وا بۆمان دەرەخا فەرمێ کە هەر کەسێک 100 کەڕە سورەی فاتحە بخوێنێتەوە لە توولی ئەو ڕۆژە کە عەرزم کردنە العانە وەسە 235 جزء قورئانی خوێندوێتەوە وەسە 235 جزء قورئانی خوێندوێتەوە ئەکاتە 7 ختم و 25 جزئی قورئان و ئەکاتە 2400 لاپەڕە لە قورئانی خوێندوێتەوە ئەو 100 کەڕە تۆ بخوێنیت وەسە 7 ختمی قورئان کردوویە وەسە 2400 لاپەڕەی قورئان خوێندوێتەوە جا ئەمە فرە مهمە بۆ ئەو کەسانەکەوە نازانن قورئان خوێندنەوە سورەی الحەمد هەموو کەس دەزانێت ئەو 100 کەڕەتە بخوێنەرەوە ئەو 100 کەڕەتە کە خوۆنتۆ سەواوی 235 جزئی قورئان دەستکەوتووە سەواوی 7 ختم و 25 جزئی قورئان دەستکەوتووە سەواوی 2400 لاپەڕە قورئان خوێندن دەستکەوتووە مسلمانە عەزیزەکان بۆیە ئەفەرمێ لە سورەی بەقەرەش گەورەترە سورەی فاتحە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم سورەی فاتحە بە فاتحة الكتاب ناوبراوە سورەتی الحەمد شیفای هەموو دەردێکە واتە چی بینووسی هەڵی بگریت لە تەکی خۆتا چین و بینووسی تەبانی کاغەز و کاغەزەکەی بە ئاو بکوژێنیتەوە و ئاوەکەی بخۆی چی بەسەری نەخۆشی نابیخوێنیت و فووی پیا بکەیت چونکە قورئان خوا فەرمێ شیفاست وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين قرآن شفاء بینووسیتە ناوی کاغەز بیکە پاکی کەیتۆ لە نای ئاوا هەڵی بگری لە تەکی خۆتا یا کەسێک نەخۆش بێت و بیخوێنی پیا فووی پیا بکەی ئەو قورئانە ئەو سورەی فاتحەیە بە شیفا بۆ ئینسانە بۆیە ناوێکی تری فاتحة الكتابە یعنی دەرگاکردنەوەی قورئان بەم سورەتەیە یعنی کە تۆ کاتێک کە قورئان باس کرد بەر لە سورەی بەقەرە سورەی فاتحەیە فاتحة الكتاب یعنی دەرگاکردنەوەی قورئانە یەکم جار ئەم سورەتە خوێنی هەروەها دوو ناوی تری هەیە سورەی فاتحە ناوی کافیە و شافیەیە یعنی لە نێو ناوەکانی ئەم سورەتە 26 ناوی مەشهور وجودی هەیە سورەی فاتحە 26 دانە ناوی هەیە لەسەر زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکم فاتحەیە یعنی گوشایەندەیە کە بەڕاستی ئەم سورەتە
گوشایەندەی دەرگای ڕەحمەتە بەسەر بەندەکانی خواوە، چی بۆ کاروباری ئاین و چی بۆ کاروباری دنیا و چی بۆ پەیداکردنی ڕزق و ڕۆزی دنیای ئەم سورەتە زۆر گەورە دەگەر ئینسان بیخوێنێتەوە. دووەم فاتحەة الکیتابە، چونکە ئەم سورەتە سەرەتا و کلیلی قورئانە، ئەو کەسانەی کە قورئانە خوێنن دەست بە فاتحەکەن. هەروەها سوورەی ئەلحەمدیشی پیاڵێن، چونکە لەفزی ئەلحەمدی تایێ، وەکو چۆن سوورەی بەقەرە و ئالی عیمران ئەو لەفزانێ تایێ. سێوەم سوورەی شوکرە، لەبەر ئەوە کە ئەم سوورەتە سوپاس و ستایشی خوای گەورەی تایێ، الحەمد لله رب العالمین. و لەبارێکی ترەوە لەبەر ئەوەی کە ئەم سوورەتە پەرستنی خوای تایە، لەبارێکی ترەوە شکر و سوپاسی خوای گەورەی تایێ، هەرگیز جومارەکردنی شکرەکان و نیعمەتەکانی خوا بە زوانی ئینسان ناتوانێت ئینسان سوپاسگوزاری ئەو هەمگە نیعمەتە بێخوا بە ئینسانی داوە. بۆیە ئەم سوورە بە سوورەی ئەلحەمد سوپاس و ستایش ناوبراوە. چوارم ئوم القورئان لە تەفسیری مەفاتیح الغەیبە ئیمام فەخری رازی باسەکا بۆمان کە ئەفەرمێ پوختە و مەبەستی قورئان چوار شتە، چوار شت. یەک باسی زات و سیفاتی خوای تایە، دوو باسی نبوەتی تایە یعنی بەحسی ناردنی پێغەمبەرەکان، سێ باسی مەعادیاتیا زیندووبوونەوەی پاشە ڕۆژ، چوار بەحسی قەزا و قەدەر یعنی دروستکردن و تەسەڕوفاتی خوا لە هەموو شتێکە، چ لە دنیا و چ لە قیامەتە. ئاياتەکانی سوورەی فاتحە هەموو ئەم چوار باسانەی هاتیە مسلمانە عەزیزەکان. بۆیە بە ئوم القورئان ناوبراوە. حەزرەتی عایشەی سدیقەی عەفیفە دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەروێ ئەفەرمێ بۆیە بە ئوم الکتاب ناوبراوە سوورەی فاتحە، یعنی هەموو فەرمایش و نامە و کتێبی ئەو پێغەمبەرانەی کە خوا بۆ پێغەمبەرەکانی ناردووە خوای تەعالە لە سوورەی فاتحە جەمی کردووە. خوای گەورە ئەم حەود ئاەتێک نازڵ کردووە بە کورتی معنای تەواوی زات و سیفاتی خوا لەنای ئەم سوورەی ئەلحەمدە، ئەم سوورەی ئەلحەمدە و نەگەورست. شەشم ناوی سوورەی فاتحە ئەلمینەتە، یعنی چونکە خوای گەورە بە ناردنی ئەم سوورەتە منەتی بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نیاوە. خوای گەورە لە قورئان فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم. خوا ئەفەرمی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە میهرەبانیمان لە تەکی تۆ کرد کە ئەو حەود ئاەتەمان بۆ تۆ نارد لەو ئاەتانەی کە بە درێژایی کا دەیخوێنیتەوە لەگەڵ قورئانی گەورە و پیرۆزاکەیشمان بۆ تۆ ڕەوانە کرد. دیارە حەود ئاەتەکە فاتحەیە، بۆیە بە سەبع المەسانی خوای تەبارەک و تەعالە ناوی بردووە، چونکە حەود ئاەتن و لە هەموو نوێژێکە ئەم حەود ئاەتە تۆ ئەیخوێنیتەوە. یا لەبەر ئەوەیە دوو جار ئەم سوورە نازڵ کراوە، جاری یەکەم لە شاری مەکە لە دوای میعراجی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جاری دوم لە مەدینە لەو کاتە کە قبلە گۆڕا. دیارە لە سەرەتای سەرهەڵدانی ئاینی پیرۆزی ئیسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی نوێژ خوێندنا ڕووی ئەکردە بەیت المقدس حەزرەت صلی الله عليه وسلم، ڕووی ئەکردە شاری قودس. پاش ئەوەی کە 18 مانگ بەسەر کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە بۆ مەدینەی پیرۆز تێپەڕکرا، لە کاتی نوێژی عەسرا خوای تەبارەک و تەعالە ئەمری کرد لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕوو کاتە کەعبەی پیرۆز و مبارەک لە شاری مەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتە سوورەی ئەلحەمدیە خوێندەوە. مسلمان عزیزەکان، ناوی هەشتمی سوورەی فاتحە القورئان العەزیمە، بەڵگە لەسەر ئەمەش هەر ئاەتەیە کە خوێنمانەوە لەقەد ئاتەیناکە سەبعا من المەثانی والقورئان العەزیم. سوورەی فاتحە ناوی قورئان العەزیمە، بە سوورەتی فاتحە کراوەتەوە. لەبەر ئەو حەو ئاەتە بە کوردی هەموو علومێکی قورئان لەنای ئەو حەود ئاەتە لەنای سوورەی فاتحە مسلمانەکە. ناوی نۆوەمی سوورەی فاتحە وافیەیە. ئەم سوورەتە بەسە بۆ هیدایەت و شارەزاکردنی ئینسان، یعنی دەبێتە باعیسی لابردنی داماوی و ڕزگاربوونی ئینسان لە سزای قیامەت و ئازاری دنیا. پس تا بۆتانەکرێ مسلمانە عەزیزەکان ڕۆژێ سەد جار بیخوێنن 25 کە ڕەودوای نوێژی سوح، 25 کە ڕەودوای نوێژی نیمەڕۆ، 25 کە ڕەودوای نوێژی عەسر، 10 کە ڕەودوای نوێژی مەغریب و 15 کە ڕەودوای نوێژی عیشا ئەکا 100 جار. بۆ هەموو بەڵایەک، بۆ هەموو موسیبەتێک، بۆ دەرگاکردنەوەی ڕزق و ڕۆزی، بۆ دەفعی بەڵا موسیبەت، بۆ خراوە، بۆ هەموو شتێک ئەم سوورە کافیە و وافیە بۆ ئینسان. بۆیە ناوی کافیەیە، ناوی وافیەیە.
ناوی دەوەمی کافیەیە، یعنی بەشی کاروباری هەموو ئینسانێکی وها دەکا، ڕەفتاری پێەکا، وەکو لە تەفسیری ونابیعدا بە سەنەدی سەحیحەوە گەڕێنێتەوە بۆمان کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمی هەر کەسێک بەنیەتی هەموو کارێکی خەیر سوورەی فاتیحە بخوێنی، ئەگەر ڕزق و ڕۆزی نییە، ئەگەر های لە ناوی خەم و خفەت و ناڕەحەتیە، ئەگەر مشکلات و گرفتاری ڕووی تێکردووی، نەخۆشین هەیە، دنیا لێ تاریک بووە، ئەفەرمیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سوورە بخوێنە بۆ دەفعی هەموو خراوەیەک، بۆ دەرگاکردنەوەی ڕزق و ڕۆزی، بۆ دەفعی بەڵا مصیبەت، بۆ دەفعی ئینسانەلی شەرور و یاخی، بۆ دەفعی ئینسانەلی زاڵم، خوای تەبارەک و تەعالای کا بە مەئمور بۆ هەموو بەڵا مصیبەتێک، بۆ هەموو کارێکی دین و دنیای ئینسان. ئەو نەگەورەی ئەم سوورە. مسلمانە عەزیزەکان، ناوی یانزەوەمی منجیەیە، یعنی نجادەری ئینسانە سوورەی فاتیحە لە سزا، لە عەزاب، لە ناڕەحەتی دنیا، لە ناڕەحەتی قیامەت ئینسان نجات دەدا ئەگەر ئەو سەوجارە بیکەی بە وردی خۆت و هەموو کات و ساتێک بیخوێنی. ناوی سیانزەوەمی ئەساسە سوورەی فاتیحە. لە شەعبیەوە ئەگەڕێنێتەوە بۆمان کە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوا لەسەر هەردوانیان بێ فەرمێ حەزرەتی عەبدوڵای کوڕی عەباس فەرمی هەموو شتێ بەناغەیەکی هەیە، بنشینەیەکی هەیە، وەسەتێکی هەیە. فەرمی وەسەتی زەوی مەکەی مکەڕەمەیە، وەسەتی ئەم کوڕەی زەمینە کە ئێمەی هاتیان مەکەی پیرۆزە. مەکەی پیرۆزەوە یەکێ لە ئیعجازی خاکی مەکە ئەوەسە کە تا ئێستا هیچ نەوع هەواپەیمایەک نەیتوانێت بانی مەکە بڕوە. ئەو نەجاذبەی زەوی لەو حنانە فرست هەر هەواپەیمایەک لە ئاسمان و نزیکی خاکی مەکە بێت و ئەو جاذبەی زەمینە بە هەموو قودرەتێک کێشێتە خوار و لە بینیەوە. پس ئەو حاجیانێک کە ڕۆن بۆ حەج ناتوان بڕۆنە مەکەوە، هەواپەیما ڕۆنە مەدینە، ڕۆنە ڕیاڵ، لەو حنانە بە ئۆتۆبوسۆ تێرنیان بۆ مەکە، چونکە وەسەتی زەویە، جاذبەی زەمین لە هەموو کات و ساتێکا لەو حنانە زیاترە. ئەمیشێکێکە لە ئیعجازی مەکەی پیرۆز کە تایساوە بە شەر سەری شڕماوە لە خاکی مەکە، لە پیرۆزی مەکە، لە بەرەکەتی مەکە کە خوا ڕێز و حورمەتی لە مەکە نیاوە. یەک ڕەکعەت نوێژ لەو خاکە پیرۆزە لەسەر فەرمایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم 100,000 ڕەکعەت نوێژە، یەک ڕەکعەت نوێژ لەوێ خوێندووە 100,000 نوێژ و خوێندووە. دوو ڕەکعەت 200,000. ئەگەر قەسەم بخۆی بێژی ئایسا 200,000 ڕەکعەت نوێژم خوێن لە مەکەی مکەڕەما، قەسەم و ناکەوی، ئەو نەخوا ڕێزی لە خاکەکەی نیاوە. بەناغە و ئەساسی زەوی تەبەقەی حوتمێسی، طبقه مرکزی زەویە، بەناخە و ئەساسی بەهەشت، وەسەتی بەهەشت جەنەت العەدنە کە باقی دەرەجەکانی باش لەسەر ئەو بیناکراون. ئەساس و بەناخەی دۆزەخیش، وەسەتی دۆزەخ شوێنێکە بە ناوی هاویە خوا پەنامان بووی، کە باقی چاڵەکانی دۆزەخ و شوێنە وەحشت ناکەکانی دۆزەخ لەسەر ئەو دروست کراون، خوا پەنامان بدەی. هەروە ئەساس و بەناغەی ئادەمیزاد حەزرەتی ئادەمە، درود و سەلامی خوای لەسەر بێت. ئەساس و بەناغەی ئەنبیای ئولول عەزم حەزرەتی نوحە کە پێغەمبەرەکان لە دوای ئەو دوارە هەڵکەوتون. ئەساس و بەناغەی بەنی ئیسرائیل حەزرەتی یعقوبە کە 12 ئەسبات ئەولادی ئەو بوون. ئەساس و بەناغەی کتێبەکان کە بۆ پێغەمبەرەکانی خوای تەعالا ڕەوانەی کردوون. قورئانی پیرۆزە کە هەموو نقطەیەکی تیا کۆبووەتەوە. ئەساس و بەناغەی قورئانیش سوورەی فاتیحەیە، 1000 سەڵاوات لە دیاری پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. لە هەموو سوورەیەک گەورەترە، لە هەموو سوورەیەک ماقوڵترە. کلیدی دەرگای قورئان سوورەی فاتیحەیە، ئەو نەگەورەزەم سوورەت. مسلمانە عەزیزەکان، بۆیە جا ئەگەر ببێ ئەم سوورەتە ئینسان بیخوێنێتەوە، خوای تەبارەک و تەعالا کا بە شیفای نەخۆشین بووی، چی لە نەخۆشینی جسمانی بێ، چی لە نەخۆشینی ڕۆحانی بێ، ئەبێ بە دەرمانی هەموو دەردێکی دڵ و بەدەن. دەگەڕێننەوە کە فاتیحەت الکیتاب سوورەی فاتیحە شیفایە بۆ هەموو دەردێ کە لە وجودی ئینسانا بێ. چی بینووسیت، چی بیخوێنیتەوە، چی بینووسیتە ناوی کاغەز و کاغەزەکە بشۆریتە ناوی ئاو ئاوەکەی لێ بخۆیتەوە. بۆیە مسلمانە عەزیزەکان، ئیمامی بوخاری و مسلیم ئەگەڕێننەوە بۆمان، گەورەی سوورەی فاتیحەمان بۆ بەیانەکەن. ئەفەرمێ جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندانە لە ئەسحابەکانی هەنار بۆ مسافرەتێک، چەندانە لە ئەسحابەکانی هەنار بۆ مسافرەتێک، شەو هاتنە شوێنێک نزیکی ئاوەیەک بوون و زۆر شەکەت و مانوو بوون. وتیان بە مردمی ئاوەیەکە، وتیان خوایە ئەمە جێ بکەنەوە بایم شەو مسافرین لێرانە بخەفین.
جێگەیان نەکردنەوە زۆر عەزیەتیان کردن و لە ئاوەیەکە دەریان کردنەوە هاتنە دەری ئاوەیەکە لە دەری ئاوەیەکە لەو حەنانە دانیشتن و وتیان با لێرە تازاوان جێگەیمە ناکەنەوە تا بەیانی خوا گەورست ئەفەرمێ شەو گەورەی ئاوەیەکە قەیخای ئاوەیەکە ڕئیسی ئاوەیەکە دەمارە کۆڵێک دای پێوە دەمارە کۆڵێک دای پێوە ئازارێکی زۆری پێگەیشت و بوو بە قاڵەقاڵون بیگرە و بەریمەدە لە وەسەتی شەوا و لە سەعاود و سێ شەوا و دەنگەدەنگێکی عەجایب ڕاست بۆ ئەسحابەکانی بیان پێوتیان چی قۆمیانە ئەماوەیە وەڵی تەماشایان کرد چیم چەند نەفەرێک هاتنە دەر لە ئاوەیەکە وتیان کورە ڕئیسی ئاوەیەکەمان دەمارە کۆڵ دایەتی پێوە وەزعی فرەخراوە وەزعی فرەخراوە هەرچیەکەین ئێشەکەی ساکن نابێن نازانی چی بکەین ئەفەرمێ یەکێک لەو ئەسحابە پیرۆزانی پێغەمبەرە درود و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەرەکەتی خوا بڕێ بەسەر تەواوی ئال و یارانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوو سەعیدی خودری بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ وتی بەو چەند نەفەرە وتی من دوعایەکم هات پێ ئەگەر ئەو دوعا بخوێنم بەو ئینسانەی کە دەمارە کۆڵدایەتی پێوە ئێشەکەی ساکنە بێت و ئێش لە وجودیان نامێنێ وتیان دەی باشە بێرەوە وەرە با بڕێن وتی نە ئێوە جێگەیەمەتان نەکردو بێ حورمەتیتان تکێمانوان ئەترسین دووبارە ئەگەر ئێمە خاسێش بکەین تەکتانایەوە خراو جوان بۆنەوە نەوەڵا حتا سی سەر حەیوانمان نەدەنێ ئەم دوعا ناخوێن وەقێ ئەم پیاوە سی سەر حەیوانیان لێ سەندن سی سەر حەیوانیان لێ سەندن و لەوەدا حەزرەتی ئەبوو سەعیدی خودری ئەمە ئیمامی مسلیم و بوخاری ڕەوایەتیەکەن بۆمان موسڵمانەکەن حەزرەتی ئەبوو سەعیدی خودری ڕۆیشتە بانی سەری کابرا ڕئیسی ئاوەیەکە قەیخای ئاوەیەکە کە دەمارە کۆڵەکە دای پێوە وتی چی حەنانەتە وتی قاچمە دەمارە کۆڵەکەدایە بە قاچ وتی قاچ و هەڵماڵە قاچی هەڵماڵی حەوت جار سوورەی ئەلحەمدی خوێن بە قاچیە حەوت جار الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين فوی کوڕە قاچی کابرا فەرمی قەسەم بە عەزەمەتی خوا دەرجای ئێشەکەی ساکن بوو سەڵەوات لە دیاری پێغەمبەر بی صلی الله عليه وسلم فەرمێستی حەیوانەکەیان لێ وەرگرتن و ڕێز و حورمەتێکی عەجایبیان لە ئەسحابەکانی پێغەمبەرنا بەڵام دەستیان نەدا بە حەیوانەکانەوە وتیان ئەم کارمانە کردووە با عەرزی پێغەمبەر بکەین بزانین ئایا ڕزای پێغەمبەری لەسەرە ئایا ئەم کارە دروستە دروست نییە هاتنەوە بۆ مەدینەی نورانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە کاتێ گەیشتنە مەدینەی پڕخەیر و بەرەکەت مەدینەی پڕ لە نور شەرەف المەکانی بالمەکینی بە واسطەی وجودی نازەنینی پڕ لە نوری پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەڵێن پێی مەدینەی منەوەرە ئەنیا بەر لە وجودی تەشریف بردنی پێغەمبەر بۆ شاری مەدینە ناوی مەدینە یەسریب بووە یەسریب بە وجودی مبارەکی پێغەمبەر ناویان ناوە مەدینەی پڕ لە نور چونکە نوری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو شارە پیرۆزا بووە ڕۆیشتنە خزمەتی پێغەمبەر عرضیان کرد یا رسول الله بەسەرهاتێکی ئاوا ڕوویدا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نواری بە ئەبوو سەعیدی خودریە وتی ئەی ئەبوو سەعید باشە تۆ چۆن زانی سوورەی ئەلحەمدوێ بە شیفا بۆ ئەو دەردە چۆن زانی قسەم بۆ بکە وتی یا رسول الله باوکو دایکم بە قوربانە بێ شەیء ئولقیە فی ڕوحی وتی شتێک بوو خوای لقای کرد بە قەلبم والله وامەزانی کە ئەگەر بیخوێنم ئەم قورئانە ئەم فاتحەت الکتابە خوای کە بە شیفا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیدەی والله خوای تەعالا بە خەیر و ڕەحمەت و ئیلقایە کرێ بە قەلبی تۆ ڕاستە فەرمی سوورەی فاتحە شیفای هەموو دەردێکە شیفای هەموو نەخۆشینێکە شیفای هەموو ئازارێکی ڕۆح و ڕەوانی ئینسانە و کارێکی خاص کردووە و حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم زەردەخەنەیەکی کرد تەبەسومێکی کرد فەرمی لەو حەیوانانە منیش بێ بەش مەکەن و فەرمی چەند سەر لەو حەیوانانیشانەدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مسلمانە عەزیزەکان ئەمە بەرەکەت و گەورەی سوورەی فاتحەیە کە ئەم سوورە چەندێ گەورەست کە خوای تەبارەک و تەعالا چەندێ ڕێزی لە سوورەی فاتحە ناوە ئینشاءالله بتوانین لە هەموو کات و ساتێکە ئەم سوورەتە بخوێنینەوە خطبەکەمان توولانی ئینشاءالله دامەی خطبەکەمان هێڵینەوە بەحسی سوورەی ئەلحەمد بۆ جومعەی ئایەندە لە خوای گەورە داواکەین خوا بۆ خاتری ئیسمی عەزەمی خوا بۆ خاتری ناوە جوانەکانی یا ذەل جەلالی وەلئیکرام خوایە لەبەر خاتری ئەو قورئانە کە کەلامی ئەزەل و ئەبەدی خۆتە لەبەر خاتری سوورەی فاتحە خوا ڕەحمان پێ بکەی یا ربی خوایە سوورەی فاتحە بکەی بە ڕاهنمای دنیا و قیامەتمان یا ربی خوایە ترەقی بەی بە دینی ئیسلام یا ربی خوایە دژمنانی دینی ئیسلام نابود بکەی یا ربی خوایە پەرچەمی لا ئیلاهە ئیلا الله محەممەد رەسوول الله لە تەواوی عالەما داکوتی
خوا بۆ خاتری خوای خۆت خوای گیان ئەوەی وان نەخۆشە و ها لە تەختی بیمارستانەکانە و ها لە ماڵەکانە و ئینتیزاری دوعای خێریان نەزرێمە خوا بۆ خاتری ئەم ڕۆژە گەورانە کە ئەیام التەشریقە گەورەترین ڕۆژەی لێ ساڵە خوا لەبەر خاتری خوای خۆ شیفایان بدەی یا ڕەبی خوایە گیان ئەوە نامیان بۆ منە ناردووە کە موسڵمانێک نەخۆشە و بێهۆشە ها لە بیمارستانی سنە بەستەری کراوە خوا بۆ خاتری ئیسمی عەزەم و شیفای ئەو موسڵمانیشە بگەی بۆ خاتری ناوە جوانەکان و تەواوی ئەو موسڵمانانەی کە هانە ناوی نەخۆشین و ناڕەحەتیا و ئەناڵێنن خوا لەبەر خاتری مەقامی مەحمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر خاتری ئەم ڕۆژی جەژنی قوربانە خوایە شیفای تەواوی نەخۆشەکان بووی قەرزی قەرزاران بارکەی یا ڕەبی خوایە جوانەکانمان هیدایەت کەی بە ڕێگەی ڕاستە ئەو جوانانەی ئیزدواجیان نەکردو موفقیان کەی بە ئیزدواجی باش یا ڕەبی خوایە پیرەکانمان عاقبەت خێرکەی ئەوەی مناڵین یا ئەولادی ساڵحی پێ عەتاکەی ئەوەی ئەولادی ناساڵحی هەست خوا ساڵحی کەی ئەوەی مناڵی زەها لە زندانە و گیراوە خوا ئازادی کەی خوایە بۆ خاتری خوای خۆت ئارامش و ئاسایش بخەیتە ناوی وڵاتمان یا ڕەبی خوایە بۆ خاتری اسمی عەزەم و لە شەڕی نەفس و شەیتانی مەلعونمان پارێزی لە فیتنە و فەسادی ئاخر زەمانمان پارێزی یا ڕەبی خوایە لە شەڕی شەیتان و شەیتان و ئینسەکان بمان پارێزی خوایە ئەوەی خەیری هەیە بۆ ئیسلام خوایە تەوفیقی بووی ئەوەی خوایە شەڕی هەیە بۆ ئیسلام و موسڵمانەکان خوا ئیسلاحی کەی خوا ئەگەر ئیسلاح نایە خوا تەفروتونای کەی و نابودی کەی یا ڕەبی خوایە لە دنیا و قیامەتە لجر پرچمی لا إله إلا الله محمد رسول الله حشران فرمي آمين يا إله العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ورسول الله